بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لەوێ بینەرانی عەزیز و خۆشەویست ئەمڕۆ باسی متمانە دەکەین با بزانین متمانە لە نێو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە چه هەستێکدایە هاوڵاتیان چەندێک متمانەیان بە یەکتری هەیە ئەیجاران خەڵک چۆن و بە چ شێوازێک متمانەی بە یەکتری هەبوو چەند متمانەی بە یەکتری هەبوو دەگوترێ کاتێک دراوسێک دەچوو بۆ شوێنێک بۆ سەفەرێک ماڵ و منداڵەکەی خۆی ئەمانەتی دراوسێکەی دەکرد ئەویش پارێزگاری لەو ئەمانەتە دەکرد و بە شێوەیەکی زۆر باش و چاک ئەمانەتەکەی دەپاراست ئەگەر کەسێک پێویستی بە پارە هەبوایە وەکو یارمەتی وەکو هاوکاری پارەکەیان بە قەرز پێدەدا بەڵام ترسیان لەوە نەبوو کە پارەکەیان بڕوا و بە گرنگیەوە ئەمانەتەکەیان بۆ دەگێڕایەوە چەند خۆش دەبێت ئەگەر لە ناوەندەکانی خوێندن متمانەیەکی زۆر لە بینی خوێندکار و مامۆستا دروست بێت ئەی چەندێ خۆشە حکوومەت و هاوڵاتی متمانەیان بە یەکتری هەبێت چەندێ خۆشە لە نێو خێزان تاکەکان متمانەیان بە یەکتری هەبێت هاوسەران متمانەیان بە یەکتری هەبێت خوشک و برا لەگەڵ یەکتری من لە هاوڵاتیان دەپرسم لە بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر تا چەند متمانە ئێستا لە نێو کۆمەڵگای ئێمەدا بەهێز و پتەوە چەندێک متمانەمان بە یەکتری هەیە و بە گرنگیەوە لە متمانەکان دەڕوانین ئێوە بیسەر و بینەرمان بن سەرنج و تێڕوانینی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە متمانە بە شێوەیەکی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە شارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێت پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی پێشتێک وش کابرا بۆتەنی کە کابرایەک دەڕۆی لۆ جێیەک بانگی زیانەکە دێکە دێگوت و ئەم دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی بەخوای کابرایەک پێشانەکە شتێکی دانابە لە کەدێکەکی ئەگەر ڕوحەکەی چوو بە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبیح دەکردەوە سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بەخێر وێژ برای بەڕێزم باسی متمانە دەکەین متمانە بە شێوەیەکی گشتی چۆن دروست دەبێت بەخوای بەڕێز متمانە وەکو جاران نمایە ئەو کاتێکە متمانە ئەو باسێکە من باسێکە ساڵانی هەشتایەکان پێشی نەوهات ینی خەڵک هاوزۆزی یەک بوو جینان لەگەڵ جینانی بوو بێزگە لە برایەتی و لە بابوو کوڕ و لە خوشک و داک و ئەوانە متمانەی زۆر هەبوو ئێستا ئەو متمانەیە نمایە ئەوە کردبوو یعنی جاران وەک خۆ دەڵێ متمانەیەکی بەهێز هەبێت بەڵام ئێستا و متمانەیە نەبێت چ شتێک هۆکارە بدایەت کە پێ دەڵێم کە ئەو متمانەیە بۆچی نما یەکەم شت ئابووری اقتصادی نما ژیانت ناسوڕێ یعنی خەڵک ژیانی ناسوڕێ خەڵک نەوتی نییە کارەبای نییە ئەو متمانەیە نما چۆن بێتە ماڵە چۆن بێ ماڵی بن وایە ئەو شتانە یعنی بەڕاستی متمانە نمای وەکو جاران پەیوەندیەکان بەهێز نینە بۆیە متمانە نامینێ پەیوەندەکان ئەو شتانە بووینە سەبەب کە بەهێز نەبی ئەو شتانە بووینە سەبەب کە بەهێز نەبیتن هێز دەچ ببینێ مەبەستم لە پەیوەندی بەهێز ینی جاران کە خەڵک هاوچۆ یەکتری دەکرد متمانەیان بە یەکتری هەبوو بەڵام ئێستا خۆ دەڵێ هاتوچۆیەکە کەمتر بووە زۆر کەمتر بۆیە متمانەکەم بووە بەڵێ بۆیە متمانەکەم بووە ئەمە باسی ساڵانی هەشتایەکان دەکەم ئێمە بەڕاستی ینی جیران لە ماڵی جیرانی بوو جیران بێ جیران ئیدارێنە دەکرد ئێستا برا هاتوچێ برای ناکە کەس هاتوچێ کەس ناکە پەیوەندی پسرا زۆر پسرا پەیوەندی نەماوە پەیوەندی بە ئیمانی کەسەکانەوە هەیە زیاتر بە خودای ئیمانیش زعیف بووە زعیف بووە ئیمانیش ڕاستەکە هەمومان نوێژێ دەکەین و جوبعان نوێژەکە مزگەوتەکان بەبەر ناکەوێتن کەچی هاتوچۆش نمایە نەماوە هاتوچۆ نەماوە ئێستا لە ژیانی خۆدا زۆرتر متمانە بەچێ دەکەین با قورئان متمانە ئەوە جای خوا و پێغەمبەر ئەوەیە دوای ئەگەر مەسەر برابی یاخود جیرانێکی زۆر بەڕێزی خۆت بی ئەگەر نمایە متمانە بە هەموو کەسێک ناکە نەماوە متمانە نماوە هەر برادر متمانە بە برادر ئەسڵ نمایە برادری ئەوڕۆ بەرژەوندیە بەرژەوندیەکە دەگەر بەرژەوندێکی باش تەبی پارەکی چاکە تەبی و ماڵێکی لەوێ لای بێ ئەوە برادر زۆرە و باڵێوە دەکا
بەرژەوەندی ئەوە ئەو بەرژەوەندیمان ناوێتن جان متمانەی لە نێوان دەسەڵات و هاوڵاتی چۆن دەبینی؟ وای باسی دەسەڵاتی مەگە تکایە دەسەڵات وازی لە میلەتی هینایە بەس میلەتەکە وازی لێ نایێنێ چۆن ینی بۆم باس کاکە ئەو دەسەڵاتە چیما بۆ میلەتە نەیکایە چیماوە لەو میلەتە نەکا بە هەموو شێوەیەک پارێ لەو میلەتی دەستێنێ نەوتت ناداتێ کارەبات ناداتێ ژیان لە خەڵکی تێک چووە یاری بەڕاستی چ بڵێ چیماوە نەیکا بە هەر شێوەکی ئەوە تەنها هەدەف یا پارە وەرگرتنە بەس تەنها پارەی خڕ دەکەنەوە چۆن دەڵێ حق دەسەڵات تەنها مەبەستیوێ پارە وەربگرێت باشە بۆ نەوتی نادەنە ئەو میلەتە زستانی ئایا ماڵ و منداڵەکانی وان بەو سەرمایە ئیدارە دەکەوە کە ئەو میلەتە ئیدارە دەکا ئایا کارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن دەبێ وا بێ ئێستا متمانەت نییە نەوەخوای پێم نییە نەوەڵڵا بەڕاستی نییە متمانەیە کو دروست دەبتەوە لەبەر وانێ وڵی ئەوپەر وەکو باوکە ئێوە چۆن یانێ من ئاینەمە هێونیا من چۆن ماڵم داڵەکەم بەخێو دەکەم چۆن ینی هەوڵ دەدەم ماڵم داڵم بژێوی ژیانێ بۆ تای بکەم خۆی ئەوپەر دەبێ وا بێ ئەوپەر بە هیچ شێوەیەک سلفەت ناداتێ خانوت بۆ دروست ناکە هیچ شتێک نا بەس ئەڵێ بێنە ئێکاکە تاکەی بێنم بەس ئەڵێ بێنە ئێکاکە تاکەی بێنم دەڵێ پارە نییە چۆ پارە نییە ئەی پارێ ئەو نەوتە ئەی پارێ ئەو هەموو زۆری بێ ئەی پارێ دائیرەی مرود ئەی ئەو هەموو زۆری بێ لەسەر میلەتەیە چۆ پارە نییە ئەری ئەو سەیریکە لای ناوی چییە ئەو شتەیە ئەتو بڵێ ئەپاری وها دەگە بیرای پەجاقەیە قارقی دەگەوە ئیچێ ئەوە ئیچێ پێم بڵێ تۆ پێم بڵێ بۆ نازای تۆ وەکو ڕۆژنامەنووس ئازایی ئیچێە هەر ئیوانە پارە بۆ بینای هەیە بەس بۆ میلەت نییە بۆ ئەڵێ وەڵا شار جواب بووە بدەت بەمە هەورێ عینی هەورێرە سەیری ئەوێ کە سەیری ئەوێشکە چۆن متمانە پێ نابێ متمانە نابێ ئەوپەت کە میلەت ئەوپەت دەبێ باوکی میلەت بێ دەبێ میلەت بەخێو بکە نەک میلەت حکومەتی بەخێو بکە ئەوە ئێستا ئێستا تۆ پێ دوایە میلەت حکومەتی بەخێو دەکات میلەت حکومەتی بەخێو دەکات بەڵێ هەرێ وەڵا چوچی فەرموو چەند معاش قەلدارە حکومەت چەند ڕاتب قەلدارە تۆ کارەبا قەلدار دێم وەڵا کارەباکەت دەبڕم باشە تۆ قەلداری منی بۆ کارەبای من دەبڕی بۆ قەلدی من نادەیەوە من ئەلحەمدولیلا مۆزەف نیمە بەس وایە وانە تۆ باشە کە قەلداری منە پارەکەی من بدە تامیش پارەی کارەبار بدە پارەی ئاور بدە بەس قەلدی خۆت نادەیەوە قەلدی منیش دەبەی پارەی منیش دەبێ ئەوە چۆن دەبێ ئەو متمانە نەماوە طبعا متمانە لایک تاچی مسلمان دەبێ ینی بەڕاستی ئەو سیفرە سەد لە دەستەیدا ڕنگ بداتەوە چکە متمانە مانای ژیانە مانای خۆشببختیە لە ناوانە هاوسەران ناوان سیاست مەداران حتا لە ناهەم چی توێژەکان پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی لە هەرجێ متمانە نەمە ژیان نامینێت تا ینی متمانە نێوانی خەڵک و ناوانە دەسەڵات لە نێوانی هاوسەرانی نێو هەموو چین و توێژەکان ئەگەر متمانە هەبوو خۆشببختی ڕوومان تێ دەکات بەتەئکید متمانە ینی چۆن دەڵێ ئتمێنان بە ئینسان دەبەخشی ینی جێگیری بە ئینسان دەبەخشی تۆ لە ژوورەوە لەگە برایەکەت لەگەر خێزان لەگەم ینی متمانەتان بەیەکتری نەبوو ژیان ناسە سەری لەبەر هەندێک متمانە بەڕاستی کۆڵەگەی ژیانە شتێکە ینی ژیانی لەسەر بنیاد دەدرێت شتێکی زۆر پێویستە لە بۆ مرۆڤ لە بۆ ئینسانیەت وەکو خۆت ئەو کەسی کە متمانەی پێ دەکەی دەبێ لەسەر چ بنەمایەک بێ یان سیفەتەکانی چیان بەس زۆرێک متمانە بە کەسی بەرامبەر دەکەی بەتەئکید متمانەش ینی ئەزمونەکە تو لە کەسی بەرامبەر وەری دەگری لەوانەیە بە چەند جارێک تاقیکردنەوە بە چەند جارێک دەستپاکی بە چەند جارێک هەڵسکەوت لەگەڵی بە چەند جارێک یعنی نیەت پاکی لە بەرامبەرەکەت ئەو وەختێتە دەگەی ئەو کەسەکە جێ ئەوەی متمانەی پێ بکەیت گەورەترین متمانەش بەڕاستی ئەوەی لە نێوانی هاوسەراندا هەبێت چکە ئەگەر ژیان لە نێوانی هەم کەسێکدا بە درۆ بە دووڕووی بڕوا لە نێوان هاوسەران ناڕاتن ناگاتە لووتکە لەبەر هەندێک متمانە بەڕاستی کڵۆپی ژیانە کاتە مەبەستەوەیە ئەگەر هاوسەران بیانەوەی خۆشببخت بن یان خێزانێکی سەرکەوتوو بەڕێوە بن پێویستە متمانەیەکی تەواویان لە نێو ئەندامەکانی خێزاندا هەبیان لە نێوان هاوسەرەکاندا هەبێت بەڵێ بێگومان دەی متمانەی هاوسەران 100% بی چکەگە 100% نەبوو بەڕاستی ژیان نامینێت ئەگەر ئەو خۆ دڵی ژیان نامینێ
ئەگە متمانەیەکم بوو کۆمەلگا بەرەو چ ئاڕاستەیەک دەڕوات بەرەو چێمان دەبات نەبوونی متمانەی کەم وڵا دەبین ئێستا ژیان بەرەو شێ ڕۆشە بڕوا بکە ینی بڕۆ محکەمەکان ئەوانێت جەنابەت ڕاپرسیوانت کردبی ئەوە ینی نەمانی متمان ئەوەیە ڕۆژانە تەلاق دەبینین ڕۆژانە خیانەت دەبین ڕۆژانە ینی کارەساتی گەورە دەبین ئەوش لە نەبوونی متمانەیە بەڕاستی. جاران خەڵک چۆن سیخۆ متمانە بە یەکتر دەکرد یەکتر جاک بوو بەس ئیشتە کەمە جاران باش بوو. ئەرێ وەڵا جاران عیبی نەبوو جاران چۆن متمانە جاران خەڵک سەری بەخشی خەڵک ئەسپارد بەڵام ئیشە هەرچی متمانەیە بە یەکیەکەی شەرتەکەی بەجێ ناهێنێ ناوەڵا لەو سەردەمەی پێویستە متمانە بە چێ بکەین وڵی تر متمانە نەفسی خۆت بکە بە خۆت بە کەسکە نەکەین بە کەس مەیکە ناوەڵا متمانە بە هەر کەسێ بکەیت فریوت دەدا ئەرێ وەڵا ئێستا کە دەتەوێت شتێک بکڕی کاڵایەک بکڕی ئەوجا هەر شتێک بێ بەێ سیقەت بەو کەسەیە کە وەسفت لۆ دەکای باسی شتەکەت بۆ دەکات ناوەڵا شیقەت پێی نەبی ناوەڵا وەسم پێەکە بەڵان وانە ئەدا بێ بە ئەسڵ دوای ئەوسا عادی دەرەچ ئەرێ وەڵا متمانەیە کو دروست دەبی ئەو سیقەیە کو دروست دەبی ئەو متمانەیە لەسەر ئەوەی ئیماندار ئەبێت غەش نەکات لە کەس ئەگەر غەشی کرد معنای ئەوەیە ئیماندار نییە مناڵی مسلمانین بەڵێ ئێ بسڵمانین هەر فرتوفێڵ هەیە لە لای بسڵمانەیە لە لای هەموو شتی هەر هەیە ئاینەکەمان پێمان ناڵێ متمانە بە یەکتر بکەن فێڵ لە یەکتری مەکەن بەڵێ وەڵا دەلێت بەڵان ئێمە بە گوێی ناکەین گوێڕایەلی ناکەین ئەرێ وەڵا بە منداڵەکانی خۆ دەڵێ لەسەر متمانە هەموو جارێت چ ئامۆژگارێکیان دەکەن ئامۆژگاریانم کردو ئەڵێم غەش لە خەڵک مەکەن درۆ مەکەن فێڵ مەکەن بەڵان ئایا بە گوێی من دەکەن بە کەیفی خۆیان دەکەن ئەرێ وەڵا والله متمانە سیقا قەزت سیقەیە تۆنیە ئینسان سیقەی لەک نەخۆیتی معنە ئێستا سوتفە کابراەک دێتەکەنە من سیقەی بەم دەڵێ کاکە ئەوەن دەپارەیە لەک نەتوبی ئەگەر خیانەتی لەو سیقەی کرد ئەوە متمانەکەی تێکدا معنجەی نابتەوە لە ناو خەڵکەکەی وەی کرد جارش کە متمانە بە کەسێکی دیکەش نەکە ناوە کابرا بە سیقەی پێ نامینێ کاکە ئەتو مەبلەغە کرد لەکن دادنێم وایە باشە ئەگە ئەو مەبلەغا ئەگەر ئامانەت نەیپارێزی ئێوە هیچت نەکرد معنای سیقەی خۆت فۆتان متمانە بە کەسێک بکەیت چۆن تاقی دەکەیەوە وەڵا شتی لەکن دادنێم شتی لەکن دادنێم بزانم ئایا بای چەندی ئەو کابرایە بای چەندی تەوازنەکەی ئەوەندەیە تێدەگەی لە من لە بینی کڕیار و فرۆشیار ئێستا دەبینم لێرەی چەندێک وات کردیا کڕیارەکانت متمانەت پێ بکەن کابرا وام کردیە خەڵک لە نەجەف لە کەربەلای وەڵا لە مووسلێ وەڵا لە سلێمانی دێن لەبە متمانەکە و لەبە سیقەکەی ئەشیام لێ دەکڕن دەستنەوە بەغدایە بە جملە ئەگەر بڵێن ئامۆژگاری جەنابەت چییە بۆ ئەوەی سیقە بە هەندێک کەس نەکەین لەسەر چ پێوەرێک سیقەی پێ نەکەین ئیسلام لۆ چ دەڵێن ئیسلام هەر بەدەو نەبی با متمانەی هەبی با کابرا سیقەی پێ هەبی با قەزدم لەوەی دێ با سیقەی پێ هەبی معنی وە بکە کابرا نییە لۆ خۆی ڕایکێشی درەکەی لە خۆی ڕاکێشی بەس مع الأسف ئیما ئەو سیقە و متمانەیە لە ئیسلامیش فەوتان دێ مع الأسف پێدوانی ئێستا کە دەبینین ناوە ناو فێڵی گەورە ئاشکرا دەبێت ئەوان ئەو فێڵکردانە بەهۆی گوناحی خۆمانە وای نەکردووە کە بەگشتی کار لەسەر تاکەکانی کۆمەلگا بکات و متمانە لە نێویاندا کەم بکاتەوە واللهی لە خۆی دەست پێ دەکە ئاگدار بە ئەگەر کابرا سیقەی بە خۆی نەبوو نەیداتێ باشتر ئەو سیقەیەش وەش کابرا گوتنی بە ئیمان دەزەبی دەگەی ئینسان ئەگە سیقەی هەبوو هەر بە ئیمان لێرە خەڵک دێتەکەنا من بەهۆی چییە بەهۆی قسە خۆشەکانە بەهۆیان ئینسان سیقە زۆر مهمە سیقە ئینسان بە سیقەی بەدێگە کۆمەلگای کوردی ینی با ئەوەندەی دۆست و خزمایەتی ئەوەی بابێن مایە متمانە ناو کۆمەلگای کوردی هەیە با ئەوەندەی ناو کەس و کار و برادەر و خزم و دۆستی ینی لە هەموو ڕۆکی بابێن با ئەوەندەی متمانە و خۆشەویستی و ڕەفاقەتی و خزمایەتی مایە ئێمە کۆمەلگای کوردی دێنی کۆمەلگای کوردیش وەتەنی بەخۆزانی یان لە کەلتوری جوان بابێن باوە دنی جاران متمانە و سیقەکردن بە یەکتری زۆر بوو یان ئێستا وەڵاهی زاران بابێن کە شت کەمتر بوو
وتنی متمانە ئەتەحەدەشی زیاتر بوو کابرا لە دەشتێ بوو یان لە ژیانی شاری وتنی پێداویستەکان کەمتر بوو بەبێ معاملات و شتوار بابێن کەمتر بوو متمانە زیاتر بوو بەس ئێستا پێداویستەکان زیاتر بووە وتنی مشینە کەسانێک هەبن بابێن ئەو هەلە بقۆزنەوە وتنی لە متمانەی خەرکی بدنی مشینە زەربەچی باوێت بەس کەسانی باشیش هەرماون ناو کۆمەلگای کوردی بۆچی جاری وا هەیە متمانەمان بە کەسێکە زۆر متمانەی پێ دەکەین دەڵێن ئەو فڵان جێی سیخەیە پارەی پێ دەدەین یان ماڵی ئامانەت دەکەین کەچی دواتر وا دەرناسێت واللهی ئەوە دەمێنێتەوە ئەو شخصەی بابرێن ئەو ئیشەی دەکاتن بابرێن بدن لە باوەڕی خەرک و متمانەی خەرک وتنی سیقەکەی خۆی دەدۆڕێنی وتنی ئەو هەلەی دەقۆستەوە وتنی مشینە لە بەشەشی مادی بابرێن ئەوانە ئەو سیقە و متمانەی بدۆڕێنی تر خۆت بابزانم چۆن متمانە بە کەسێک دەکەی لەسەر چ بنەمایەک متمانەی پێ دەکەی واللهی ئیسان نەکبێنەوە ینی بای ئەوەندەی هەر ناو دەست و برادری خۆ بابێ متمانە و ئەو باوڕە هەرمایە ئەتوش دوای لە ژیاندا بابێنەوە هایەت و وتنی لە هەموو ڕۆژ بابێن خەرک نەفەر دەناسیتە داری هەرچی هاوڕێت بێ متمانەی پێ دەکەی هەتا عەدەشی بەس مشین لە بابێن هەرێکی لە بوارەچی کاب لە ڕووی ئیشەکە و بابێن ئەمە یەک دیریمان ناسی بچین ڕۆژێک لە ڕۆژان دەربارەی ئیشی بابێت ئەوە بێ تەکلیفەک شتەکەم لێ بکە بەس بچینە بابێن ئەگە من لە بازاری معمەلە چی بمانجە دەربارەی معمەلە بابێ بێت تەکلیفی شتەکەم لێ بکە ئەگە من لە مەعلە زانبم یا بابێن لە بەشی عەقاراتی خانی و بەرەو یان لە هەر بوارشکە ئیشێ بکەی ئەتۆ ئەنی ئەو کەسانێک کە دێن تەکلیف لێ بکەن مچینە ڕەفیقەکانت لەو بوارەی بی بابێن بەس مچینە تو ناو کەس و کاری خۆشت با ئەوەندەی ڕێز و بڕوا و متمانە هەرمان متمانە بە شێوەیەشی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە شارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتەیە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێت پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی کەشتێک وش کابرا گوتنی کە کابراایەک دەڕۆی لۆ جێیەک بانگ زیارەکە دیکە دیگوت و ئەم دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی بەخوای کابراایەک پێشانەکە شتێکی دانابە دەکەنێکەکی ئەگەر ڕحەکەی چوو بە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبیح دەکردەوە دەپرسم بە گشتی متمانە چۆن دەبینی لە نێو تاکەکانی کۆمەڵدا سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان وڵا برا جوانەکە متمانە نی متمانە نەماوە لە ئێستا جاران خەڵک لەبەرەوەی کە خەڵکێکی موسڵمان و بەدین و عەقیدەیەکی پاکی هەبوو متمانە زۆر هەبوو لە ناو یەکتردا لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاتوو چۆ و سەردان و کەسایەتی و یعنی خەڵک بە هەفتە لە ماڵی یەکتر دەمایەوە بەڵام ئێستا بەداخەوە هەموو سەرچاوەکەش دەگەرێتەوە مەسەلەی دین سەر مەسەلەی ئیسلام ئێمە ئەگەر دینەکەی خۆمان فەرامۆش کردو لە بیرمان چۆ و لە بیرمان کردو نوێژمان نەکرد و خواپەرستیمان نەکرد بەرەو دنیا دەڕۆی کە بەرەو دنیاش ڕۆیشتی ئیتر چی حەزت لێبێ ئەوە ئەنجام دەدەیت یعنی تۆ چت پێخۆش بێ ئەوە دەکەیت متمانە لە ئیسلامدایە لە خواپەرستیدایە لە چۆن دەڵێ لە ئیمانەوەیە ئیمانیش لە خواپەرستی و مەبەستەوێت زاران خەڵکی زیاتر پابند بوون بە ئاینەوە بۆیە متمانە زیاتریان هەبوو خەڵک سادە بوو جاران بەڵام عەقیدەیەکی پاچی هەبوو یعنی ئەوەی کە خەڵکی کورد بە تایبەتی خەڵکی کورد چۆن دەڵێ تەمەنێکم هەیە بەوەی نییە کە سەر و ڕیشم سپینە بووە خەڵک جاران عەقیدەیەکی پاچی هەبوو لەگەڵ یەکتر ئیخلاسیەتیان هەبوو کەسایەتیان هەبوو
لە ڕووی دینەوە ئەگەر متابعەت کرد بێ زۆر جاران کابرا دەچۆ سەر قەبرستانێک یا دەچۆ سەر چاکێک شخصێک هەرچەندەوە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕۆشتێکی خراپ بوو بەڵام خەڵکەکە وا فێرکرا بوو وا ڕاهێنرا بوو دەچوو یعنی دەیگوت چاوت شوێر دەبێ ئاگا لێبێ پێ لە قەبری نەنیان نەچە سەر ئەو قەبرەیان ئەوە شخصە یان ئەوە چاکە خەس خەڵکەکە لە ڕووی عەقیدەوە یعنی عەقیدەیەکی پاچی هەبوو واستە بە ئیسلامەکەی واستە بە دینەکەی بەڵام ئێستا وانی ئێستا خەڵک زیاتر ڕووی لە دنیاە ڕووی زیاتر ڕووی لە مەسلەی شەهوەت و ئارەزوو دوانە زۆر جار وایە دەبینین کە خەڵکانێکن فێڵ دەکەن خەریکی فێڵکردنن تۆ چەند نمونەیەک دەبینی ئیتروال لێ دێت متمانە بە کەسانی دیکەش نەکەی ڕاستە وەڵای ئێستا لە ڕووی فێڵکردنەوە فێڵ زۆرە هەڵخەڵەتاندنی خەڵک زۆرە تایبەتی ئەوەندەی کە من ئاگام لێبێ کۆمەڵی خەڵکێکی زۆر فێری قۆڵبڕیم بووبوون پارەیەکی یەجگار زۆریان لە خەڵک وەرگرت و لەڕێ هیچ سەرچاوەیەکیان نەبوو وەکو سەرچاوە بڵێ کەسێکی معاملە چی بێ یان توجار بێ یان شتێکی لەو بابەتە بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک متمانەی پێدەکرد و خوێندەواریشی نییە خەڵک متمانەی پێدەکرد و پارەیەکی یەجگار زۆر چەند کەسانێکمان لە مەتیقی بە تایبەتی لە مەتیقی ڕانیە پشدەر سێ چوار حاڵەت لەو حاڵەتە ڕوویدا لەو ماوەیە پارەیەکی زۆری خەڵکیان برد بەڵام خۆی خەڵکەکە مەسەلە سیقە نەبوو کە سیقەیان پێ بکرێ متمانە نەبوو مەسەلە نەبوو مەسەلە ڕیبا بوو ینی کابرا دەفتەرێکی دەدا دوو دەفتەری وەردەگرتەوە دەفتەر و نیویەکی وەردەگرتەوە خەڵکەکە زیاتر بە مەسەلەی زیادە وەرگرتنەوە ئەو ئیشەی دەکرد نەک بڵێ لە ڕووی دینەوە و لە ڕووی معاملە و توجارەت و شتانەوە وەکو پێم گوتی خەڵک بە دوای دنیا کەوتووە ئەوڕۆکە بە دوای شەهوەت و ئارەزوەکانی کەوتووە تایبەتی لە ئێستادا خەڵکی ئێستا متمانەش لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە باوەڕی بە نوێژ و خواپەرستی و ئایەت و حەدیث و ئەو شتانە نییە لە حەڵاڵ و حەرام ناپرسێتەوە کەسێکیش کە لە حەرام و حەڵاڵ نەپرسێتەوە ئیتر چی حەزی لێبێ دەیکات متمانە کە نامێنێ مەسەلەی دینە مەسەلەی ئیمانەکەیە مەسەلەی ئیسلامە ئەگەر متمانە نامێنێ خەڵک لە دین کە دوور کەوتەوە کۆمەڵێ شتی خراپ دروست دەبێت لە یان کۆمەڵێ ڕەفتاری خراپ دەکا خەڵک ئەگەر لە ئیمان لە دین دوور کەوتەوە بە کورتی دەمەوێت بزانم وەکو خۆت متمانە بە چێ دەکەی بەڕاستی من متمانە بە زۆر کەس دەکەم ئەوانەی کە عەقیدە و بیر و باوەڕێکی پاکیان هەیە لە ڕووی دینەوە ئەوانەی کە هاتوچەی مزگەوت دەکەن ئەوانەی کە ئەهلی سوننە و جەماعەتن بەڕاستی متمانەم پێیان هەیە ئەو زۆریش خەڵکانێکی زۆریشم برادەر و ڕەفیق و دۆست و برادەرم هەیە کە جێی سیقە و متمانەن لای من سەرۆت و سامانیان پێدەست پێرم و لە ڕووی عەقیدەشەوە الحەمدولیلا خەڵکێکی پاکن کەواتە هەموو سەرچاوەکە دەگەڕێتەوە سەر ئاینی ئیسلام سەر دینەکەمان دنیا زۆر بێڕوحم بووە خەرێک گوچ کابرا گوتنی ئاگای لە دین نمایە وەنیە چیت کە هۆکارە چیت کە سەبەبە سەبەبەکەی دەزانی چی ئەو نەخۆشیە ئەو کۆرۆنایە زۆر تەسیری کردە زۆر یعنی ڕوحمی زەعیف کرد سەردان خەڵک ناکە گوچ کابرا گوتنی سەرە داک و بابت نادەی جیرانت بەڕێ ناکەی جاران خەڵک زۆر متمانە بەیەکتر هەبوو و سیقە هەبوو لە بینیان پێ دوانیە فێڵکردن یەکێکە لە هۆکارەکان کە ئێستا متمانەکە بەرێ جاران ئەنگو پێشتر قەدیم چتان دەکرد و متمانەتان بە یەکتری هەبوو چتان بەجی دەهێشتە بۆ یەکتری کورە وەڵڵاهی پێشتەکە وەچ کابرا گوتنی کە کابرایەک دەڕۆی لۆ جێیەک بانگی زیانەکە دیکە دیگوت و ئەمن دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی یعنی سیقە هەبوو ئێستا ئەلعانەکە سیقە نمایە ڕوحم نمایە دنیا زۆر بێبەزەیی بووە ڕوحم نمایە متمانەت بە دراوسێکی خۆت نییە سیقەت بە دراوسێکی خۆت نییە ئەمن بە هەیتم
لەبەر ئەوەی کە لای دینم زیاترە ئیشاءڵڵا لێ ئەگە ناوچ کابرا گوتنی لەوانەیە زیرانەکەم وەچی من نەبیتن لەوانەیە زیرانەکەم وەچی من نەبیتن ئەوها وەچی کابرا گوتنی ئاگای لە دین بی زیاتر بیتن ئەمن لە مزگەفتم عەدەلی خوا لە مزگەفتم بانگ دەدەم خدا عافیت بکە یا ڕەبی دەپرسم متمانە وەکو جاران ماوە ناوەڵی سیقە کەم بووە ئەرێ وەڵا کەم بووە چ شتە وەکی دەکە کەم بی بەخۆعان برم چێ یعنی برادایەتی نەمایە خزمایەتی نەمایە جیرانایەتی نەمایە ئەوەیە باشە جاران ئەنگۆ دەرێن سیقە زۆر وەنیە وەڵای زۆر بوو کوو ینی هەندەمەوێ بۆم باسکەی چۆن بوو سیقەکە وەڵی سیقە ئیسان مارم مختخۆ لە گوندی بوو جیرانم باش بوون سەفەرێکمە کرد داریان لۆ دەینام یان پێشمەرگە بووم داریان لۆ دەینام لۆ مارێ عازەتەکە باە لۆوان دەکردم لە مارەش نەبامە ئێستا ئەوە نەمایە پێشتر لە ماریش نەبووای ئیشان لۆ دەکردم ئارێ وەڵا لە مارێ نەبامە ئیشان لۆ دەکردم ئەدی لە ڕووی پارەوە جارانەگەیەک دێک داوای پارەی کرد باە پێت پارە بە قەردان هەبوو وەڵا زۆر هەبوو بەس هەوڕۆ سیقە نەمایە کەم بووە هەیە بەس کەمە جاران کوو ینی پارەتان دەدایەک لەسەر چ نەمایە کابرای بگۆت بە کاکە ژنی دینم دەیانە گۆ کاکە ها ئەوەندە پارەت دەینە بە قەرت بچنی بینە دەیهینە ئێستا دەتوانی بینێ خەڵکییاوە بە قورئان ئێستا ئەم ئێک لەبارەی خۆ دەتانم بدەم نەزانم لۆوەی ئەم درم سافە ئێستا لەو ڕۆژانە دایکمە برادەرێکی پارەی زۆرم دایتێ بە قورئان نزانم مارێکی لە شوێندەرەیە بەسی قەدایتمێ برادەرێکی وتی ئەو کاکە عەمەڕەکی دەی نازانم ماری لە چێندەرەیە پارەم دایتێن گوتی مەبلەغە پارەکەم دێ ئیشم پێیە بە قورئان چوم لۆم برد دامێ نازانی ماڵش لە چێ بەڵام قورئان نزانم ماری لە چێیە بەس متمانەت بی ئەری بە قورئان جاران متمانە چۆن بوو لە بینی هاوسەران لە بینی ژن و مرد کوو بوو متمانە لە بینی یەکتریان واللهی متمانە زۆر باش بوو زۆر باش بوو یعنی کابرا ژنی خۆی خۆش دەبیست ژنی ئەویش مردەکەی خۆی خۆش دەبیست هەو ڕۆژن هەیە فێر لە مردی خۆی دەکات کوڕ هەیە فێر لە بابی خۆی دەکات چۆن بۆ دەرم هەیە دەیگو ئەم من فێر لە بابی خۆم دەکەم گوت ئەیگو ئەم ئیش دەکەم پارەکەی خیتەکەم دەری بابە ئەوە دەپارەیە ئەری بە قورئان بخۆم گوێم لێ بگوتم فێر لە بابی خۆم دەکەم ژنی شەیە فێر لە مردی خۆی دەکات غیانەتی لێکە نەبوو ناوەڵا زارە ئەو شتە کەم بوو زارە کابرایەک ژنێک مردی کردبایە هەتا دوو عەفتە نەدەهاتە دەرێ لە بە شەرمی عالەمێ کاک عەمەڕەشید نەدەهاتە دەرێ کو دەتانی ئەو متمانەی جاران دروستکەینەوە بەخوای زەحمەتەوە سانابیت ناوەڵە زیلەکە گۆڕایە ئەو زیلە بەمەسانابیت ناوەڵا زەحمەتە ناسانابی ئەو زیلە چانابیت ئەو زیلی ئێساوی ڕاگەیشتە خەراترە بیت چانابیت بەخوای کابرایەک پێشانەکە شتێکی دانابە لە کنێکەشی ئەگەر ڕوحەکەی چووبە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبیح دەکردەوە حینە ئەرێ وەڵڵا جاران کە شتێک لە لای کەسێک دادەنا بە ئەمانەت دوایە لە بۆشی دەگەڕاندیەوە لۆی دەگەڕاندیەوە ئەگە حیاتی خۆی لەسەدانە بەدە لۆی دەگەڕاندیەوە ئێستاش هەیە و نەببرم نییە بەس وچی پێشان نییە وشی پێشانیە ناوەڵدا ئەتوو ئەگە دەردەدرریەک خۆت هەبی متمانەت بە هەموو کەسەکەیە لای باسکەی ناوەڵدا ناوەڵە منتەوەن بە هەموو کەس نییە هەر کەسە خۆی هەیە هەر کەسە وچکا بتنی برادەری خۆ و سیقەی خۆی هەیە جێمان لێ دەبی دەرێن ئەو سەردەمە ئیوەی نییە سیقی بە هەموو کەس بکەیت خودای هەیە بەس کەمە پێدوانە جاری وایە دەبینی پارە لە لای کەسێک دانایە بنمونە باشە ئەو پارەی دەدێ کەسی دەتوێت مامەڵەیش پێوە بکەیت ئەو فێر لێ دەکات لۆ جاری داهاتوو ئەتوو سیقەت بە کەسکە نامینێ ناوەڵە ئەوتمانە لە کەس نامینێ ناوەڵە یعنی بیر و باوت لە کەس خۆ نامینێ ینی سیقەی پێ بکەیت چکە ترساندیتی دەترسێنی وچی ترساندی ئەتوو سیقەی بە هەموو کەس ناکەیت
جارێک فێڵ لێ بکرێت ئەتوو نەزەرت دەگۆڕێت. ئەرێ وڵ ئەجی کوتە بحانونیە ئەرێ وڵ. باشە زۆر جار ژێمان لێ بووە دەڵێن کابرا ئەگەر بچوو بە سەفەرێ بچوو بە شاریان ماڵ و منداڵی خۆی تەسلیمی کابراش دەکرد یان خزمە جیرانە یانشینێ مەسەبێکی وانە باوەڕ پێکرێت دەچووی دەهاتیەوە یعنی زۆر زۆر سقت پێ دەکرد. ئەرێ وەڵە ئێستا ماڵ و منداڵی خۆ سەروەتی خۆت دەتوانی تەسلیم بە خەڵکی دیکە بکەیت؟ وەڵی ناتوانانی جیرانی خۆت ناوەڵە ناتوانانی جیرانی خۆت سقی پێ بکەیت. باشە مامە حاجی زانی لۆ ئەتو جەب دەمن مەسەرەن برێنەوە من لەجێش و چی سێتاقان دانیشتیمە ئەوەی برادەر و دۆست بیت نمایە بەسم بتەنمە ئاش گوتم ئاشادی هەموو نەو کەسە چی لەیە ئەز سقی بەچێ بکەیت وەیە دەڵێ خەڵک زۆر بووە ڕەنگە هەم خەڵکێک نەناسی بۆ وەنیا جاران ئەو کەسانی کە دەتناسین دەتوانی سقی پێ بکەیت بەڵام ئێستا وچی دەتناسین ئەمووی برادەر بوو خزم بوو دۆست بوو لەگە ڕاپشتێک دیخڕەبووینەوە ئەڵ لە ئێک سوتە جێکی بێگانە لێ من دەرێ بێگانە چە سقی پێ دەکەیت ئەمەنیا سەرچاو بەس پێشم برێ جاران متمانە کوو بوو لە بینی ژن و مێردی سیخە کوو بوو والله ئێکە سەد فەرقی هەیە مەسەرێن ئەلعانەکە دەبینی تەماشاکەیە دەرن فران کەس تەراقدا فران کەس تەراقدا فران کەس ژنینە فران کەس تەراقەکە من دەو بینەی چار پێنجێکم یادین لێک ئەرا بکردنە ژن و مێرد مەسەبرم دایتێنە ئێکدی گەنج و مەز ژنیا خواستیا تەماشاکە مێز پێشەشەشیش لەولە تەلاق درەیە سێقەی چ پێ دەکەیت باشە خۆجاران ئەوەندا وەکو خۆ دەڵێ ئەوەندە زۆر نەبوو کابراک ئەگەر ژنی تەلاقدا بە یعنی شتێکی گەرە گەورەی کردیا ناچۆ ناو پیاوانش بە تەمەنی من ئەگە کابراک ژنێکی مەسەبرم تەلاق دابا بەخوا ناچۆ ناو پیاوانش ژنەکەش ناچۆ ناو ژنان هەرکە تەلاق درەیە ژنەکەش پێی عیب بووەکە ئەو ژنە تەلاق درێ و دەکرد ئەو کابرای ڕۆیجا ئاخرە سە ئەلاوە نییە ناوەڵە ئەوجا ئەو متمانە نەبوونە بە یەکتری وا دەکە کا ڕێژەی تەلاق زۆر بیتە ئارێوەڵە باک باشە ئەو متمانە لە بینی ژن و مێرد و دروست دەبیتن بەخوای آخرزانی چیە مەسەرم بینی کابراک بەسی قەبینیتن چیژێ پیاوان بی قسە ڕاست بی یعنی شەرت داک و بابیشە شەرتی داک و بابیشە ئێ پیاوەکەش و ئێ کوڕەکەش ئێژ دەکەش ئارێ وەرە شەرتی ئەوانشن ئەگەر ئەو وەرەوەری لەو چیژە خۆ نەکاتن و نەیلاوێنتەوە چیژەکەش لە خۆبای نابێت متمانە بە شێوەیەکی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە شارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوری دەکە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێت پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی کەشتێک وش کابرا گوتنی کە کابراایەک دەڕۆی لۆ جێک بانکی زیانەکە دیکە دیگوت ئەمن دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی بەخوای کابراایەک پێشانەکە شتێکی دانا بە دەکەنێکەکی ئەگەر ڕحەکەی چوو بە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبی دەکردەوە بەڵێ خۆشەویستان و ئایزانەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر متمانە بەداخەوە جاری وایە تێڕوانین بەرامبەر کەسێک زۆر باش و چاکە متمانەت پێیەتی دەڵێ ئەم کەسە ڕازگۆیە پاکە ئەمینە بەڵام کەسی ئەمانەتێکی لەلا دادەنێ بەو شێوەیە دەرناچێت ئیتر بەم زۆرەوە تێڕوانین بەرامبەر مرۆڤەکانی دیکەش دەگۆڕێت زۆر خۆشە مرۆڤەکان لە جێگای ئەو متمانەیە بن کە پێیان دەکەی جا لە تۆی بینەریش دەپرسم چێ ئەو کەسەی کەوا زۆر متمانەی پێ دەکەی کاتێک کە متمانەت بە کەسێک کردووە ئایا لە جێگای ئەو متمانەیە دابووە ئەگەر مرۆڤەکانی دەوروبەریشمان لە جێگای ئەو متمانەیە نەبن با ئێمە خۆمان نمونەیەکی جوان بین بۆ نێو کۆمەڵگای کوردی خۆمان تا پرۆگرامێکی دیکە سپاردەی خواتان دەکەم خواتان لەگەڵ